جەنابی ماکسیمیلیان بەتوندی بریندار ببوو و پیرەپیاوەکە کە خۆی لەم بابەتەوە شەرمەزار دەدی لە بەرامبەری ئەوانەوە خۆی بە تاوانبار دەزانی کەوابوو لەشی برینداری جەنابی ماکسیمیلیانمان بردە ماڵی پیرەپیاوەکە و ئەو بەپەلە بە باشی دەستی کرد بە دەرمانکردنی ئەوان. نا ئێوە دەبێ پشوو بدەن. ڕێگا ڕۆیشتن بۆ ئێوە پەرمەترسیە. گالۆس بەڵێ خاوەنشکۆ من لێرەدام. نەبوونی ئێمە هێلێن نیگەران دەکات. من دەچمەوە بۆ شار و ئەو ئاگادار دەکەم ئێوە پشوو بدەن جەنابتان ئاسوودە بێ خاوەنشکۆ. بە تێلمی خەوە دیسیش بڵێن ئاگایان لە کاروبارەکان بێت ئەگەر دیۆکلێتیان نووسپرسیاری کرد بڵێن بۆ جێبەجێکردنی کارەکان چووەتە دەوروبەری شار. بەسەر چاو گەورم نیگەران مەبن. من زوو دەگەڕێمەوە ئاگاتان لە خاوەنشکۆ بێت و ئەمە پێشێکی ئاشنایی جەنابی ماکسیمیلیان لەگەڵ ئەو پیرەپیاوە خوداپەرستە بوو. ئەم برینەتان چاک داپۆشیوە. ئێمە ببەخشن کە زیاتر لەمانە نەمانتوانی یارمەتی خاوەنشکۆ بدەین. نا زۆر باشە. لە چۆ فێربوون؟ لە باب و باپیرانم هەرچەند لە چاوی زانستی پزیشکانی ڕوومەوە هیچ نییە. چ کەسێ ئەوەی تووشی ئەو ڕۆژە ڕەشە کردووە؟ گرنگ نییە خاوەنشکۆ. سەدان ساڵەکە خامچی ڕۆمیەکان بە درەندەیی بێڕەحمێک کە شیاوی مرۆڤە خاوە شارەکان نێت لە شان و ملی ئێمە دەدرێ. ئێمە ئیتر عادەتمان پێگرتووە. من بە نێوی ڕوومیەک داوای لێبوردن لە ئێوە دەکەم. ئێمە ڕوومیەکان خۆمان بە خاوەن شارستان یەکترین خەڵکی دنیا دەزانین بەڵام وەحشیانەترین کارگەل دەکەین. ئێوە لەگەڵ ڕۆمەکانی دیکە تەوفیرتان هەیە. بەڵام ئێمەش وەکو باقی ڕوومیەکانین. تەوفیرێکی وا لە نێوانماندا نییە. نا ئەسڵە وە نییە. ئیزن ئەدەن شتێک بپرسم؟ ئایبی نییە. خاوەنشکۆ بۆچی بەجێ یارمەتیدان بەو ئەفسەر ڕۆمێ دژی ڕاوەستان؟ من بۆ خۆشم نازانم. تەنیا دەزانم کە نامەوێت لە ڕیزی ملهۆڕاندا بم. ڕەنگە ئەم ویست و بڕواایە مەسەلێکی دەرونی بێت. بەڵام خۆشویستنی دنیا و لەزەتەکانیشی ویستێکی دەرونیە. بۆچی بۆ گەیشتن بەم ویستنە دەرونیە هەوڵ نادێ قوربان؟ ئایا ئێوە بۆ کارەکانی باش و خراپی خۆتان بەڵگەیەکتان هەیە؟ بەڵێ من هیچ کارێک بەبێ هەغدەست ناکەم و دڵنیام کە هەغدەستی تەواوی کارەکانم چ باش و چ خراپ وەردەگرم و ئەگەر جگە لەمە بێت ئەسڵەن ژیان بۆ من هیچ مانایەکی نییە. تۆ بۆ چاکەکانت لەلایەن چێوە خەڵات دەکرێت؟ خۆڵام یا خزمەتکاری ئێوە حەقدەستی خۆی لە چێ وەردەگرێ؟ ئاغاکەی لە ئاغاکەی ینی لە ئێوە؟ منیش لە ئاغاکە وەردەگرم. هەر کەسێک ئاغایەکی هەیە. تۆ دەتەوێت بڵێ کە حەقدەستی خۆل لە خوداکەت وەردەگری. بە بڕوای من هیچ هاندەرێک بۆ کارە چاک و خراپەکان لەمە باشتر نییە. بەڵام من ئەوەندە نەزانیم کە کارەکانی چاک و خراپم بۆ خوداکانی بێبایخ کە لە مابەدەکاندا بەدەستی خۆمان ساز کردو بکەم. من دەزانم کە خودایەک هەیە. متمانەم هەیە.
بەڵام چۆن خوددایەک نازانم. خدای من خوڵقێنەری منە، بەڵام خوداکانی ئێوە یا باشتر بڵێم خوداکانی ڕۆمەکان خۆڵقێندراوی ئەوانن. نا، من بە خودایی تۆش ناتوانم متمانە بکەم. ئەگەر جوولەکە بیت خودای تایبەتی هۆزی خۆت دەپەرستی. من خوێندومەتەوە کە تەوڕاتی ئێوە پێغەمبەران بەکاری ناحەزوت زێ و تاوانبار دەکات. من ناتوانم قبول بکەم کە خودایەک لە ئاسمانەوە بێتە زەوی و بڕواتە ڕێگادا و لەگەڵ پێغەمبەرانی خۆی زۆران بگرێ و لەو تێک پشکێ. وەگەر تۆ مەسیحی بیت ناتوانم خودای تۆش قبول بکەم، چونکە خودای مەسیحیەکانیش وەکو خودای ڕوومیەکان کوڕی هەیە و ئەمە ئینجیل دەیڵێ. بەڵام ئەم خودایی کە ئێوە وتان سازکراوی مبلغین و پەیڕەوانی مەسیحیەتە، نەخودی مەسیح. ئەوان بۆ ئەمە کە ڕۆمیەکان بێنە سەر دینی مەسیح، دینی ئاسمانی مەسیحیان وەکو دینی زەوی ڕۆمیەکان لێ کرد. پیرەپیاوە بۆ جەنابی ماکسیمیلیان باسی ئینجیلێکی کۆنی کرد، بەڵام من لەو کاتەدا لەم قسانەوە ئەو جۆرەشتانە تێنەدەگەیشتم. بەڵام ئەمە ئاشکرا بوو کە ئەو پیرەپیاوە قسەی زۆری بۆ وتن هەیە. بێڵێم بیر و بڕوام بە ئاشکرایی بڵێم، من خوددا پەرستێکم و خودای تاقانە دەپەرستم. پێغەمبەری من مەسیحە و نەکەسی دیکە. مەگەر خودای مەسیح لەگەڵ خودای باقی مەسیحەکان تۆفیرێکی هەیە؟ خدای مەسیح خدای تەواوی پێغەمبەرانە، خدای دوایین پێغەمبەرێکە کە لە داهاتوودا دێت. هەرچی جگە لەمە بێت دروستکراوی بیر و زێنی ئێوەیە. لە خۆتەوە قسان دەکەی یا بەڵگە گەلێک بۆ سەلماندنی هەیە؟ بەڵگەی زۆرم هەیە، بەڵام باشترین بەڵگەی ناساوەکەم ئەوەیە کە لە گیانم خۆشتر دەوێ. دەکرێت من ببینم؟ بەڵێ، بۆچی نە؟